راسي قولي ناس مجد بلا زرقم راسي قولي ناس كيدتوا قولي ناس ناظرك شم قولي ناس فريشان وغم خاريتهم قولي ناس شوما قريان وأبين داريتهم قولي ناس. ئازیزان و خۆشەویستان سڵاوی خی گەورەتان لێبێت بۆ بەرنامەی ئەو جارەی دەواازی ڕەسەن هاتووین بۆ ناحیەی ناودەشت لە ناویشیدا گوندی قادراوە هاتووین شتە جوانەکان و سروشتە جوانەکەی ناو قادراوە بە ئێوەی ئازیز و خۆشەویست بناسیێنین. ئازیزان بەرنامەی دەواازی ڕەسەن بە سپۆنسەری سەرەکی گەشتیاری سەدەی سەرچاوە لە گوندی قادراوە پێشکەش دەکرێت. ئازیزان لەگەڵمان دابن چاوتان لەسەر ڕەسەن تیڤ بێ دەچینە لای ئازیزان و خۆشەویستان زانم چیان بۆ ئامادە کردوین لەگەڵمان دابن. سلام علیکم. إجازة هي دانشين دمشي؟ والله إجازة هي شو يدير بخير باشم وضعك والله لما كوما أنا خوشم لا أخماديشن بقول شان يبي خون في نار باشو كوا بو بياني زوي هاتي لبيش دركي دانشتي لسر أو الرباري جوكت بي كوا والله جوكم ذوق بي خوشة يخوشة ماني والله باشا بوري تو وقتي خو هالليلة بوي بخوي بس زوريا ليرة بومدانا والله وقت ليرة نبو خلشي چندر يتو خلش كاس نا والله خل كاسكا چندر كاسكا كاسكا كويتا چندر أقايوتا بقنديلي بالقنديلي عادي وكو كتي أو منطقة إيرا مالي لير بكو كتي أو منطقة ليرة ميرتكرت لير ميرتكرت عادي بيا وقت ما نا والله في أوكم ميش أنا بقى مثالي شيء بمرت يا ربي خو عافوك إن شاء الله. يا ربي هم مسلمان عرفاها. بوري تو زماني جو لا جندي كليبوي لو جندي تشدقو قاشقة. نا كاسكا. كاسكا. سوى كير كاسبي وتسبو إيشوكار وتسبو. كاسبين دغنو دانا ذكر جو معزوم ذكر شواني وقوانين ذكر أهوان ذكر. أوين در شوستانا؟ لا مو كويستان ولا كويستان. مرومالات نبو؟ مرومالات شنهبو بري والله مرومالات نهبو. هر زماني هنجي خوشتر نبو لي استا؟ بري بخواه زماني بري مي خوشتر بو بري است. قلقش خوشتر بو بكيف خوبوي حشوني شو باي مركي خود بو كز نزاقو دوشتا قريو لكراهات. باشا پوری زمانی گو زمانی استا چه زیاوازیشی هیا؟ او زمانی استا و زمانی قدم چه زیاوازیشی هیا؟ لا والله زیاوازی بريمتش. الآن خوشتر بويان قديما خوشترا. بخوا قديم يشين لك بيسعتي أخوار من ربر تاري بحسية مدامي الله يعطي. الزماني الآن خوشترنيا؟ بل الزماني الحي بترسى. يبترسى؟ يبترسى. 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 أخوي بزيادة الأخوي الحمد لله. باشا بوري قبل سيارة خدتي بكم زماني نجو. إيه. وقتي خوش نجواسنا وكوبو لك نقول لما تلقي نجو كوبو. والله لما تلقي ما جنيان دواس ولا حكي زين ذكر وراح. بله. إيه دبيا جا ناس بيرجع لك كوت نستري وراح كأن قرتو إحنا كاس فار ذكر بكوكو جح على مكاش ضروي بلع هذا ليش تنسى أما عندك باشا جنبجنبو زماني يقول جنبجنبو جنبجنا شابو أري والله جنبجنا قال كابو أري والله سكينة بيا كسينة بياش نبي بدنا ذكوي بس ناي أري والله هابو نبي دمش هذه جني استبى إسراحة يعني قديما بإسراحة والله استبى إسراحة هل قالك يجوا إسراحة والله أنا رازي نو أري والله أنا رازي خو مش هتبليبون وا أري والله بالعملية أنا داد ميجي دموع لأن ده الدنيا أنا ده أري والله الدنيا دموع دوني مولا بابي شو ندزاني هو وده زكاي بابي خوي يجي وستار هزار يجنانيش ناك لا والله موارد برو لماركتي بينا أري والله هرو بكرني بدبر بارا لا والله يجي وستانانيش ناكن كاكا باشا پوری وقتی خو
کە ژنیان بۆ کابرایە گواستەوە ژنیان بۆ دینە ژنیان بۆ ئەو گواستەوە یعنی خواردن شتیان ئازرەکرد ئێستا ئەو مۆدی لەمە لە گوندی قادراوایە ناوەڵا نەماوە نانیان ئازرەکرد سێ ڕۆژان دەهۆڵ و زۆر نائیکوتاوە بوو وڵی ئەرێ وڵا هەندێک جا سێ شەو سێ ڕۆژ بوون دەهۆڵ و زۆر نایان دەکوتا شایی دەکران جابریچ هەلحان ناوەڵا هەڵحانە شتە نەماوە نانیان حازر دەکرد حەیوانیان دەکوشنە هۆژن و دەسەر بچە ئەویان دەکرد باشە پورێ ئەتو چەند ساڵە لە قادراوایە والله لەوانەیە 20 ساڵ هەبێ لە قادرا لەکەم ماڵی چی ماڵی خۆت لێرەیە ماڵی کوڕەکانت لێرەنە ئەوە ماڵە کوڕن هەر سێک ماڵ ئەوە هەشەوە ئەوە شەوە سێ کوڕمانە هەر سێکە ماڵە لیرەیە جا ئالە کنووی کوڕەم نیو سولەیمان کاک سولەیمان بەڵێ یاڕەبی قالب ساغبی ئەدی چاکەن لێرە چیشەکەن کاسپی و چیە لێرە واللهی چ کاسپێکە وانی هەنجیریان ناکردونەوە هەنجیریانە لی دەکەنەوە دەفرۆشن دەنا چ کاسپێک هیچ ناکە ئەوەندەیە باغی هەنجیرانیان ناهەیە حامان قادراوە بە هەنجیریان بەناو بانگەوەیە ئەنێ وەڵا هەنجیرە بەناو ئەدی ئەو ساڵ کوو بوو هەنجیر و بەرهەموو شتەکان باش بوون بەرهەموو شتەکان بەخوایشتان چاک پێ نەگەی وا ناوەڵا ناوەڵا هەنجیرە حەسڕێنها چاک پێ نەگەی ئەنهان جالوونێ هاوینێ ئەگەر چاک پێ بکە پورێ جان خزمەتەکەت نەبوو چه خزمەتم گۆ خزمەتەک نییە بەست ماسەکەم ئەزیەتم دای والله نائەزیەت نییە قسە زۆر دەخۆش والله جا من لە خزمەتتدا پورێ جان نەگە چیدی کەشت وەیە بە هەری ڕێژن دنیا بەخەما پێک نایە ونیا ناوەڵا دنیا بەغەما پێک قەت پێک ناتەوە ڕۆ پێک بێ نابەخوا دنیا بەخەما پێک ئەدی پیاوی ئەو زمانەیە کوونە لە چاو پیاوی قەدیم پیاوی ئەو زمانەی بەخوا پیاوی ئەوی زمانەی زۆر لەبەردەست توش نادادەنوز من خوا هەری وەڵڵا باشۆ لۆ وەلیاتێ و زروفەی لۆ وەلیاتێ جام بڵێم چی وەڵڵا نازانم ئەو پیاوانە باشە وەختی خۆ گەوایان گوت بە پیاوەکەت گوت بە وەرە لاانچێم بۆ بژینە منداڵیا تێدا وەرە لاانچێم بۆ بژینە بۆ ێژاندی بەدینە بەخوای سێرمان لەسەر ئاوری هەڵگرت نانما کرد بە منداڵ دەراکیدا گریاوە دەستینە کردوت ئەدی ئەلعان دەبی لا لەوام بی لا لایە و دەکۆژینە نەجۆلان بە باشە هەمووە نەیان زەلا بەغیرەت نەماینە ئێوە تۆزەک بەخوا نیازدان ماگەم لە حالەمێ نییە کەس قسە خۆ کەس ناکاکار زروفەی لۆ لێ هات والله نازان دەبی ئیشی پارە زۆریە بێ ئیشی پارە زۆری ویشی حالم قەنەعەتشی نەما قەنەعەت نەماوە ناوەڵا قەنەعەت نەماوە نابەخوا قەنەعەت نەماوە جا ناچن دەمەکەن جیران خۆن ناچن دەمەکەن فێملی ناکرینەوە نەبەخوا خۆین هەنجیری زۆرە لێنا کەوت گۆ قادراوە یعنی هەنجیر مەریوەڵ یاڕەبی قالب ساغبی تەمەنت درێژبی ئیشاءالله وەڵا با چی گەورە ئیمانت داتێ ئیمان ما دەوێت چاک بەڵام چینی باخ تەمەن درێژ نەبێت تەمەنم زۆری درێژە زۆرم بێ ساعتی کوێرەوەرە دیون هەلحانیش چاوم ئاکەم بینایی بوون بێدە سەڵاتە بووم ئەلحان بمرم خۆشترە لە ژین ئیشاءالله تەمەنت درێژە بوو ئیمانەکرد بە نسیبە بی ئیشاءالله نەتوێ ماڵی خوای نابەخوا نیەس چووم ئەمڕەش نەخیدیا هەمڕەمان کڕی من دەنا پێم بە گۆچانیە دەڕم دەرناچم هینایەوە ئەرێ وەڵا هینامەوە بەس شەر دڵەکەی قەنەعاتم نەهاتووی شتان بەڵام بەخوا وەڵا حەجەکەشم کڕی بێ ئیشاءالله یاڕەبی قالب ساغبی هەر ئاوەدان بی دەست ڕەبی حەمەدی بێ سادەی خوایبی وەڵا زۆر 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 بەخی نواد برم نادي موها قوي ناس بس خفات باجي موها قوي ناس بمرم بضوي غمدين موها قوي ناس بمرم بضوي غمدين موها قوي ناس كيدتوا قوي ناس نازل قوي ناس فريشان وغم خارجهم قوي ناس
الناس عزیزان و خۆشەویستان هەر لە ناو گوندی قادراوە بەردەوام دەبین و دەچینە لای کەسایەتێکی دیاری گوندی قادراوە کە مێژوەکی کۆنی هەیە لەو گوندەی و ئەو گوندەش هەر ئەو ئاوادانی کردیتەوە هەندێک پرسیاری تایبەت لە مام شێخە ونیا مام شێخەڵڵا مام شێخەڵڵا سەلام عەلەیکوم. عليكم السلام ورحمة الله. أو عاجە قادر بوون ئەو هەرتکە بوون بە تاق بتێنێگە هاتون شێخانی خۆیان دیاری کرد. ئەجەبا پرسیارەکەی لەوەی دەست پێ بکەین مام عاجی ئەتوو کە هاتیە ئێرە لە ساڵی چەند ئێرە و ئاوادان کردەوە و ناوی قادراوەش لە چیوە هاتیە؟ والله ناوی قادراوە ئەگە قادرندانا بە مختار ئەلەوەیەوە هات بۆ قادراوە لەوەکی ئاوادان نەبوو دە پێشدا مام قادر ئەوەی ئامۆزاتە چتە؟ مام قادر خزمەکی لە پێشمە و ئاوەڕ زاواش بوو. ئاوەڕ زاواشتە لە ساڵی چەند و ئاوادان کردەوە ئێرە؟ والله نازانم ساڵک بووە جا چنیوەکی لێ بۆ دادنەی دەوری شێستەکان شێست و سێ بۆ هەرێ والله. باشە قادراوە هەر لێرە بوو یان لە سەرتر بوو لێرە بوو لێرە و ئاوادان کردەوە ئەلێرە ئاوادان کردو تۆ لە پێشە لە دەرە کۆترێ بوو نێگاتی نێرە لەوێ بووین چوە دەروە کۆتر و هەتا دەڕوالەوە بن قەندیلی هەموو یەک حاشیەتە و سەر بەسەرێکەوە. باشە ئیش و کار و کاسپی بچی بوو لێرە؟ والله ئیش و کار و کاسپین هەرتوو تنکردن و ستیوانەکانە بوو بەلا ئەتێدە قڵوستیشن دەکرد بەڵا جێدە قڵوستیوان بەواسی ئەگە حکومەت دەستی وە سەمڵکەکەینا ئەرزن کەم بوو لێ هەمووی کرا ڕقەم بەسە خەڵکی یا تەوزێ کرد ئیمەکەمە بەرکەوتن بۆ ڕقم شتیوە. باشە گوتت لە ساڵی شێستەکان ئێرە ئاوادان کراتەوە ئێرە کە ئاوادان کراوە چەند ماڵی لێبوون؟ وەخوای 6 ماڵ بوو تقریبا 2 ساڵان هەر 6 ماڵ بوو جاوردەوردە هەر زیادی کرد هەر زیادی کرد ئەلێرەکانەش خان وەگەدەی کڕینە غەمێ تاپۆکردنێ هەبوو و نەچ هەبوو بە سێنایی تر بوو لە بازاڕی لەنا لە بازارش هەرسەر هەرزان بووی وەختی وەکو ئێستا نەبوو. باشە مام عازی لێرە قادراوە بە چ بەناوبانگە؟ وەڵای بە هەنجیری بە هەنجیری کارەکەی چییە بە هەنجیری بەناوبانگە کەش و هەواکەی لەبارە کەژ و هەواکەی ئی لەبارە ئاوەکەی ئەلەبارە ئاوێ قەندی لێ پێ ئابدە دەرێ جا بە هەستەی هەندێوە ئەناجیحە لێ هەموو شوێنە ناجحترە. باشە و ئاوەی دێتە ئێرە سەر چاوەی ئاوەکەی هەمی خواردنەوەی هەم ئیزراعاتی لە شوێن دەڕادێ؟ وڵا هەمووی بە زۆری لە قەندیلی ڕادین جا هەر سەر و چاوە گنیە دەبن بستوێەوە عیبنە بێ دوسێ سەر و چاوەیە لێنە هەلەوەندەران ڕادین ئەلێرەشی سەر و چاوەکەی بەڵا ئەوی وەختی حکومەت نەیزانی ئەگە ئەو ئاوە لێرێ گوێلەیە دەبن ئاوێ دیکەدا بوو جا کوتی جارەکە هێندەکان لە من پرسی مهندیس بوون عەرەبیش بوون چی ئەوە بهاويني بالصيف أقل من هذا لو أزيد ثم أقل من هذا بالصيف ما يصير قليل مطر ماكو ثلج ماكو يكتي صحيح لا ألا وين راحت شي جهات خدتك جدا والله وأنا للصديق زي الآن صدلي ألا وين دريان مزرج ويا لوين دا مزراندنا حوراء أزيان دادنا. باشە مام عازی زمانی گۆ خۆشتر بوویان ئێستا خۆشترە؟ بەخوا قوربان زمانی ما بێخەفەتتر بوو وێ کەس خەفەتی بێ کەسەوە نەدەخوارد ئەو ئێستا وەسعەکە ناخۆشترە ئەو بەتەما حیزب حیزبێنە و ئەو لێیانێ و ئەوە نەبوو ئەوی وەختی نەبەخوای. باشە مام عازی هەنجین ماندوو بوو ئارێ وەڵام ماندوو بوو شینایی خۆتانە کرد بەس مرتەحیش بوو مفتاح بوو ئەرێ وەڵڵاهی ساڵێکی هەر لێ بوو مۆنجا لوزنەدا لێی وەردەگرتی سەنگەسەی ڕادەهاتمەوە پێمیا چێن ڕۆژ 6 ڕۆژە بووە لێ بوومەوە لە پنداگرت نووستی لام دانەکەن جەماعەتی ئێلوزنەی ئەرێکتمە من عازر بووم کەنگێ بێنم وەڵایکتی ئەگەی عازی بەیانی بێنە لوزنەکەی وەڵا چمە سەر چاوی وەڵا بەیانیم توتن برد قوربان ڕیزم کرد و بەسەرێکەوە و گوندەکی دیکەش
نوبەی بۆ نوبەی عەلیاغای من گوڕیش بوو ئەجا تووتنی لێوانی تووتنێ من لێوانی لێ هەردووکان جوانتر بوو تووتنێ من هەموو ولاوسانی بوو ڕقم 1 و ڕقم 2 بوو لێ ئەجا عەلیاغاش لە دوو لوژنەی دەڕۆی کابرایی و هەر سانی ئەوە دەپسێ لەگەڵ سانی زمانی گۆژن گواستنەوە کوو بوو ژن گواستنەوە قوربان لە خەڵکیان دەگێڕاوە و خەڵکی دوا هەبوو حەیوانی هەبوو بزنی هەبوو دەی بردیانە گیسکی یەبرد یان کاوڕی یەبرد بۆ سەر بڕینێ ئەوە عالەمە سەخی بوو زۆر چاک بوون و هەندێک هەموو لەوێ خردەوە بەڵام هەمووش حایی ماڵێ ئێساعیبی بوو کێ بوو بەڵام حەیوانیان زۆر لەبوون هەبوو لوشی جەمانەوە حەیوانی سەر نەبڕ باش ئەگەر خوشکت نەبە ژن هینا تۆزێک بە زەحمەتر زەحمەت بوو هەر بەدەستم نەدەکەوت ناوەڵا بە زەحمەت بوو ژنی ئێستا بە ئیسراحەترن یا ژنی قەدیمان بە ئیسراحەتر بوون وەڵاهی قەدیم ئەو بە ئیسراحەتر بوون یان ئەو ماندووتر نا ئەو ماندووتر بوون بەڵا ئازاتر بوون دەگەڵ ئەمە تووتنی دەکرد لەگەڵ ئەمە تووتنی دەچاند دەگەڵ ئەمە هەموو ئیشێکی دەکرد لە دووەمە بوون هەدی ئەلعان ئەلعانوانیە کاکە ئەلعان وەڵاهی نانیشیان بە خۆ پێی ناکری بەتەنێ نەبە وەڵی دەنجێگەلێک بن دەکەین باشە و بەخوا پیان ناخۆشە ئەرێ واوە کاکە هەنە ئێستاشە هەنە وەڵاژنی وا هەیە دەرەجەیەک ئەرێ بەخوا بە هەمووی زەربی سەکەین دەکەین هەموو دەوانینە هیوا هەیە ئەلعانەکەی بەخوا لێی وەختی زیاتر لە بۆ ئیشی ئازاترە یاخوا بەخێ لەسەر چاوەکەی بەپەرچەمی گوڵاوی تۆ گوڵی ناز بەپەرچەمی گوڵاوی تۆ گوڵی ناز کەی دێتەوە گوڵی ناز نازی دەکەژێم گوڵی ناز پەریشان و غەم و خاری تۆ گوڵی ناز چاوەگریان و ئەوینداری تۆ گوڵی ناز ئازیزان و خۆشەویستان هەر لە ناو گوندی قادراوە بەردەوام دەبین و قادراوە کە کوتت قادراوە یعنی هەنجیر لە ناو باقی هەنجیرانین دەچینەکەن کاک عەبدوڵڵای بزانین چەند زۆر هەنجیری کردیە و شێوازی هەنجیرەکانی چۆن و بۆ هەنجیریش چ کەش و هەوایەک باشە و چ عەرزێک باشە لەگەڵمان دابن سەلام عەلەیکوم مادوو نەبن باش قربان بخير بيه ساوان أحوالك باشي بخير بيه أخو بخير بيه أو خريشي سنة والله خريش هنزيله خريشي هنزيله سنزور هنزيلي تساندي لديره والله بس هنزيله زردة بس هنزيله زردة تاك رشتي ده بس دنا بزوري بس هنزيله زردة باشا كنت قادراوة يعني هنزيل هو كارك انتي هنزيل ليرة زور برهمده قادراوة خاكي باشا آوي باشي هي بس إيرا شيداني بيدلا طول شيدان لسه قادراوة تقريبا هذه سرساوي آوا قبل شين درادي دبي آوا سازقار بيبو هنزيلي آوي سازقار آوي قنديلية آوي قنديلية آوي كي باشا ليرة بس هنزيل الزردة اللي يكره بله هنزيل بپرد سندرنگو بپرد چاندیا فرقينية تشبه بلبس تشبه نمان بي فرقين والله هردوكيان باش هنزيري بس صالي وين راقة والله 3 سال ديوي تا دكويت سر بريتشا يعني بو بريتشا 3 سال ديوي والله 4 سال ديوي باشا او هنزيري انا هو كارك شي او انا نمينه هنزيري دي كمان ديتي هنزير زور برزن او مطلوب تان كرديا سالانه ساشي انا كان سالانه دايبرن او كديناوي درينا كديناوي درين هات روجي ليدا تأثيري دبي كتأثيري هو بركي باشتر دبي باش اگر النبي بقول لك انه خوشترني خوشتره با آسانکاری استازور شتێکی باش بڵاو دەبێ گەوەی دەرهینا بڵاو دەبێ ئێستا دوو نەفەر یەک لەو دوی لێ دەکاتەوە ئاسانکاری باش بە چەند ڕۆژان وەز بە هەنزیری ڕائگا یعنی چەند ڕۆژ زارێک ڕۆژارێک شەرتی باغا زۆر کەمی
ئەگەر زۆر بێ دوای 15 ڕۆژێک ڕۆژێک لێ دەکەیەوە ڕۆژێک بەشێکی لێ دەکەوێت ڕۆژێکی بەشی لێ دەکەیەوە ئەو کاتی بەس پێنجشەمان بار ناڕوە جومعە و شەمان ینی زەختێکی زۆر دەکەوێت سەر ئەو ساڵ هەنجیر چۆن بوو وڵای باش نییە باش نییە ناوە کارەکەی چییە وڵای هۆکارەکەی ئەکسەری بەهارێ باران و ئەو شتانە زۆر باری جاگەر ئەوە تەسیری بێدەنا ئاو هەیەەوە ساڵ ئاو کەم نەبووە تا ئێستا باشە ئەو هەنجیرانە بە چی ئاوەدەن قەترەیە یان بە جۆگەی بە جۆگەی ئاو دەدەن جا هەیە دوو جۆگەی لێ دەدا یەک بەو دیویدا بڕوە یەک بەو دیویدا بڕوە بۆی هەنجیرەکە ڕێگی زۆر ناستە خوارێ بۆی باش تێراو بێ بە حکومەوەی ئەو باغا لە نزیک ڕووباریە ڕووبارە جستانە تا چەند مەترسی لەسەری هەیە کە ئاوی وەسەرگەڕێ بەخۆی بە ڕووباری کەوتووە هەر بەخۆی بە ڕووباری کەوتووە ئەوە دیسان تعمیر کراوەوە بەخۆی بە ڕووباری کەوتووە یعنی هەموو ساڵان ئاوی وەسەرەگەڕە بێرەدا هەموو ساڵی نا بەس ئەگەر لاپاوێکی زۆر بوو بە بڕ ئەوەی کەوتووە لەو لای ئێستا هەموو تەماشاکە هەمووی بەردی گەورە گەورەی لە هیناوە بەس ئێستا ئەوە شوورێکیان بۆ کردووە بە حکومی ئەو شوورەی ئەگە لاپاوێکی زۆر زەخم نەبێ دەی پارێزی ئەتوو بە هەرەوەستیانەکەیەوە یان بەس بە ئایلی خۆتان بەس ئایلەی خۆمە بەس ئایلی خۆتان ئارەوەڵە بەس ئایلەی خۆمان جار بەجارەگەر کەسێک بێ وەڵاش زاوایەک کەسێکی دی ئەوە بتوانی سەردان بکە و هاوکارشت بکە یعنی ئەوە بۆ وڵاش زاوایانە بۆ میوانانیش ئەوە جاخر ئیشە بە میوانە ناکرێ خۆگە پێشیان لێ نەکرێتەوە پێیان نەخورێ ئاخر خواردن جیایە لەگەڵ خواردن جیایە لەگەڵ ئەوەی کە تو ئیشی بکەی ئێستا تو ناتوانانی ئیشی بکەی پێت ناکرێ لەبەرەوەی ئەوە زەختێکی زۆری دەوێ هەنی گەرمایەکی لە حەد بەدەرە ئەگەر کەم بوو خەتێک بوو زۆر احتیاجە بێ لێی بخۆی لێی کێوە بەڵام ئەتوو بیسی خەتتەیە هەموو ڕۆژێ بتوانی بێی سەختێکی زۆر دەکەوت سەرێ 12 نیورانێ جەنابەت لەبەر موبەڕی دەیدەنووی ئەمنش دەبێ بێم هەنجری دێکەمەوە 12 باشە حەس ناکەی وەختی میوەوەی ڕاگەیشتن و یعنی ترێ و هەنجیر و ئەو شتانە میوان زۆرترە بن هەست ناکەی بەو شتەی میوان زۆرترە بن وەڵاهی بەخوای ئەلەوەی ناوێرن خۆ لێدەن ئەگەر ئێواران دوای 5 خەدیناکە میوان زۆر نان ئەگەر دوای 5 ئێوارێ بێن دەنا ناوێرن خۆ لێدەن لەگەرمە بەعام ئەوەم بیستووە مەسەلە خەڵک لە کوێستانەیە لە گوندەکانی بەسێرە تقریبان گەرمێنە لە گوندەکان گوێم لێ بووە لە کەناڵەکان هەتا لە کەناڵی بەڕێزەکەشتان گوێم لێ بووە دەڵێ ئەگەر هاوین داهات خزممان زۆر دێن ئەگەر هات و بەرەو سەرما بوو کەس نایە هەروایە وڵا بەڵام خۆ ڕستقیش کوڕە ماڵ بە میوانەوە خۆشە کوڕە ڕستەقەگە توی لێی بخۆی بەرەکەوتیدا تەکەویتێ بەخوای بەتەکی دوێ با دووە پرسیارن ئەوە بی هەنجیر چەند بەریەدا هەنجیر بەری زۆرە بەری هەنجیرێ لە بڕانە هەتا مانگی 11 یعنی نازانی چەند بەرانەدا چەند بەرچیە وەرە تەماشای ئەوەیکەوە بۆ پایزێ ها ئەوە بۆ پایزی یعنی مەقسەدت لەوەی کە ئێستا بۆ نمونە ئێستا ئەوەیان گەورەیە ئەوە ڕاگەیشتیە یعنی ئەوەیان تاخیرترا ئەوە گچکە لە دوویاتر دێ ئەو جار ئەوان دێ یعنی ئەتوانێت بڵێن 3 بەر 4 بەریەدا هەتاکو خەلاسەبی چۆن 3 بەر 4 بەر یعنی بە 3 جار خەلاسەبی آخر هەر وەتی دنیادانراوە هەنجیر ئەوەیە ئێستا هەرمێ هیچ نییە ئەوە تا هەرمێ لێرێ یەک بەری دەدا و خلاص ئەوژنیوەی بەبایەکەی بەردەبێتەوە لە هیچ لێ ئیسیفادەی نییە ئەدۆ لە شویان ساغەکەنەوە وەڵا لە بن کەپری مشتری دێت ئێرارە خوا ڕزق و بدای ئینشاءالله دەکەم خوا بەرەکەت بێخیتە ماڵەکە و ئینشاءالله زۆر بەخێر بێن ڕزقەشی حەڵال و زەڵاڵە بەخێر بێن ئارەقەی نیمچاوانی خۆت هەموو شتەکە وەنیە بەتەئەکید لە موچەی باشترە سەدقات بەختیاجان خۆگەر وەچ کابرا گوتی ئەگەر پێشمان لێ نەکرێنەوە ئەتوانین هاوکاریەشیان بکەین ئەمە نابی هەر ئازرخۆری بەرسی بەرێ بین و یعنی بەس ئایدی خواردن ئەو دوو سڵانەش با دەگەرە خۆ بین و بەردەوامە بین دەچین بۆ ناو گوند بزانە چی دیکە ئامادەکراوە بەختیاجان ئەو دوو سڵانە دینین با دەگەرە خۆ بۆیان بینە بن کەپرەکەی لەگەڵمان یا الله دمردین چوم لا دیر ناسیه آگوینا یعنی چوم لا دل در ناسیه آگوینا مجد بالا زرگم راسیه آگوینا
كيدتوا قوي ناز ذكشم قوي ناز فريشان وغم خاريتهم قوي ناز فريشان وغم خاريتهم قوي ناز شوف قريان وعين داريتهم قوي ناز شوف قريان وعين داريتهم قوي ناز فريشان وغم خاريتهم. ئازیزان و خۆشەویستان هەر لە ناو گوندی قادراوین ئەگە بش هەیە قادراوایە ئەگەر نەچیەکەن عازی فاتمی وە بزانە هیچ نەکردیە بەخێری سەرحەتت چاوی سەر حەمری من ئەوجا سەلام عەلەیکوم سەرچاوەکەم بەخێری ئەوە حاڵت کووە وەڵڵاهی دەستت ماچ دەکەم لە خوای بە زیاد بدە چاکی کویە گوزەرێنی دەگەر گوندی وەڵڵاهی لە خوای بە زیاد بێ وەکی برا خوشکانی ئەلحانی ئەو گوندە خوا دەیزانی هەموو وای تێکەڵاوەکی برا خوشکان دوژمنایەتی نییە لە خوای بە زیاد بەیانی هاتینە ئێرە گوتیان لێرە نییە ناوەڵات چوومەوە هەچوومە ئەوی کەچەم حاشۆکەی وەرگرت کەچەکەی ناشکریان مەکەمە هەر باشە دەگەرەوەش نەبا وەڵی ئەجا بە حکمی ئەوەی ئەتوو لێرە بووی بە حکمی ئەوەی کە باسەکەن خزمەتەکی زۆری ئی هەمووان و کردینە بەسەری بابی معاشی چاکت هەبی بەسەری بابی هەستکانن ئەگە حکومەتی بەحسی هات لە ماڵێ من دەبێت بابی ئەو حەمدوڵڵایش بەخۆ بەداکی لێرە بوو بێت کوتیان دەبێت بچینە سەنگە سەری جاشت تم کەلام بە حەقت بە ساحیبت ئەلێرە بمرم کتم نییە بێت لێ گەڕانەوە چیان دەبەوە جاشان تاڵان کردین خۆ پێم دەگوژەران هەندێک دەزانی کەیچە برام لەولەیە بوو دیجان لەولەیە بوو کڕاشی خۆڕۆفشتە بوو نەبوو بەڵا خۆڕە ئایلەکی وە دەرکێ خست بوو ئەوەش مەکی مەیفرە دەدا دەری کابرای حیبینە بێبێ حیبی بێ دەرپێش بوو وەڵا جارێکی ڕوو مەخڕوانەکەی دوایتم شەیتانی بە نەحلت بێ ئەمن ئەوی دێرەدا بگوژم ئاشەکیشن لێ دەگەڕا تمەگەنێنە دەرێ دەقوتەڕی ئاشی ئەم ناڵم بیبینێ نارێ وەڵڵی بیلای ئەویش بەسەری چوونەکەم لەبەر ئەوان خزمی دەوەکی ماڵێ مام حەمەد شوو پەڵوان لێرە بوون تم دەچناو پیان دەگوژن ئەمن زەمانەشی نەخۆش ئارێ بەخوای پێشمەرگەکەیشیان گرت بۆ وەڵڵی بیلەوە تەڵایی میزدا ڕۆستەمی بۆ جرکی پێشمەرگانی هەر دەبەر بۆ دەنێ تووتنێدا خۆڕا کاکە هەڕۆوان جلکان لەبەر کە فڕیاندا وەڵڵاهی دەدبژنوار لێ دەکەن و هات پێ دەکەن کوتیان وەڵا کوتیان لەبەری ناکەی وەڵڵی منداڵێکم دەستگیریا بوو خوای من و تو دەزانی ئامێزیدا مەخەت بە ڕوحەم بێتە دەرێ حتا لێ یەقیمکردن و نەمێش بیکوشم ئەگە بەرهەر بۆ کو بەرهەر بوو ئێستاشم چاو پێ نەکەوتەوە هەتا دەهاتەوە بەڵا هەتا مرد خەتی لە بیژ نەدەستچوو ئارێ بەخوای باش ئەو ڕحم و بەزەیە جاران مایە کوڕن نەبەخوای نەماوە نەم کوێ ماوە دەبەرەت توم بێ لە کوێ ماوە ئەگەبرێ ئەلەوەندە پێش دەرو کوێمەوە ئەلئانیش پێش دەر وەڵڵاهی هەمووی لە هەمووی تەباتر بەو خوای لە جووری سەری ئەمە شتم نەبێ کەلام باقت بە ساحیمە دەتوانم ئەلەما ماڵام پەیداکەم هەمووش ئەم وەردەوتەوە خۆکاری خۆن کەس ناکەوی کوڕی من بەخوای ئەنجا مستوزانم هەستان بێنانە نەبوونانی جۆم کرد جۆ هەزنانی پێم دادا هەند حاڵم خڕ بوو دەخانووی مەدا هەند خڕ بوو خوایم تو دەزانی هەتا نان نەما مەشکیش بۆ دەمێ مەشکی ئەوێ دەمێت چەرمی مەشکا بوو وەرە هەڕۆخۆمە دەری وەرە حیبینە بێ مەشکن لە چەرمان دەکردین بزنوشتی بە ماستم تێکرد بۆ بیژێن هەستام ئەم ماستەم ڕۆ کردەوە ئێوارە داهات حەچی هاتەوە لە باسکان ڕاهەڕۆی کردینە سەری لە بەرسا نانی جۆشم بەخوای دەبریان دەدای مەڵا ئەو کوڕی لەبەریشم بۆ خوایم و تو دەزانی ئەوێ دەمێ پێچا کۆکۆ هەبوون لەسەری منداڵانم دەدا جاشەکی لێ بردی کۆچ کۆکەی لێ کردەوە بردی دەردەسەری زۆر عادیتیرە ئەوە بەحسی نەخۆشیانت کرد ئەرێ بەخوای خۆشیەکە چ بوو خۆشیم ئەوە بۆ بە بێمنەتی دەنووستی قەت لە کەس نەدەترسە کەنجین ئەوێ دەمێ ئارێ وەڵڵا قەت پشتێن لەوەندا فڕەدا بە نەدەگو کەسم دێت گەرە پیاوەکەت ماوە
نەوەڵاوەتی پار هەمرێ خوای کردو یا بۆ ڕەبی پێرە خوالی خۆش بی لەگەڵ هەموو لێیەکان بەخوای پێشمەرگان ئەوەندە سوێلی بۆ ئەوەندە سوێلی بۆ ئەوان لەمە بتە سوێلی یا ڕەبی خوالی خۆش بی ئینشاڵڵا ئارێ چەند دەرە پیاوەکە شتی ئێرەیە پیاوەکەشم یێرە بوو ئاها ئێرە بوو ئاری وەڵای یێرە بوو هەر ئێ گوندەی بوو یان هەرێک قەدراوایە بۆیش حەولە دەروە کۆتری بوون جا مەسەلە دوورە حەیبینە بێ ئەمە کوێخەم مختار دەزۆر بوو شاروشیە مختار دەزۆر بوو حەیبینە بێریان لەو مەدانە بەستە سێنیان لە بۆ حەمەد ئاغای فەقی حەوڵای دانا بابی فەقی حەسەن بووە سەنگەستەریان لە کوێ خامینەی و کوێخە عوسمانی دانا یەک کەس نەهات لەمە نەبێ بەس دەمە هاتی نێرە هاتی نێرە منداڵیشن نەبوون دوو یەگچکەن هەبوون وەڵا خوا ڕەحم کرد حالەم هەر هات ئەلعالەماندی عالەمی مەڵەک نییە ئێستا ئیدێمان دیمان ئەمەدان ئازی قادیجی خاندانی بەخوا دەری ئەوەندەیان نەبوو بەخوای باشە پیاوەکەت ساڵەکە ئەمری خوای کردی خوالی خۆش بی جارێک لە شوێن دەردی لەکوێ دەرێم دی جیرانی خۆن بوو جیرانی خۆ بوو ئەرێ وەڵڵ ئەدی ژن بەژنە و پێکرا ناوەڵڵە کوو بوو ناوەڵڵە ژنەکە دیکەی هەبوو حەمری خوای کرد بوو بە ڕەحمەت بێ ئەمە بابر نەما بوو بەڵات داین ژنەک بوو کەڵە ژن بوو بەخوای پیا و پەنجەی نەدەکەیشە قەت پیا بوو لە سەیدانی بەڵا لە خوای بەزیاد بێ ئیخۆڵێ تۆڕە کرد بە خوای گەور لەسەر دەکردەوە زۆر سەیدەکە ئەوانەک بوو کوتی ئەو نەما بوو نیە ئەلحان نەماوە ئەو دەمێ مابوو ئەو دەمی مابوو کوتی سەر بە هەیە چووی ناوەڵا نەمابوو نەمابوو نا داکەم کوتی دەبێ دەدەینە قادی مەلای دەبێ بیکە ئەمیشتم وەڵڵاهی ئەمنەوی ناکەم ئەمن منداڵی دوێنێمە واو تەمەن بوو ئەرێ ئیبەتەن بوو وەڵڵاهیتی هەر دەردەمێ ئەمیشتم دەمدی بندی پەشیمان نەبوویەوە ناوەڵڵا ئەوەندە پیاوەکی عێزەت و حرمەت بۆ کەس لێی وەڕز نەدەبوو لەو وەندەی پیسە برێت ڕی بەشەری یەکیشان باشە مەسەلەکە هەیە ئارێن ژنێتدا ژن مردی ئادری ژنەیە لەکنەوە ڕاستە ئەرێ وەڵا ڕاست ئەرێ وەڵا بەڵام پیاویش بە پیاو دەگۆڕ پیاوی وێ سێژنیان بە دڵ دەکا پێی بەژنەک پێی بەژنەکەێنێت خواوانە باشە ژنی ئەو زەمانەی دەگەری قەدیم چ فەرقەشیان هەیە چ جیاوازیەکیان هەیە زۆر جیازیان هەیە وەکو ژنێ قەدیم لە دوو مێردی دەبوو تووتنی دەچەقاند ئاوی دەدا دوێراوی هەڵدەداوە تووتنی دەهیناوە تووتکی دەشکاندەوە سەماواری باور دەکردی بە پۆلوان بوو نەوت و شتیوانە بوو تا سەماوار دەکوری ئەتوەر خۆشخۆشت سوژن پێوە دەکرد وڵا تا چە ئاز دەبوو دەبێت دوستێستی سوژنە تووتن پێوە کردبان ماڵ و منداڵش لە جێ منداڵی لە جێ ژنە ئێستا دەچی لە نێو باغت شتی لۆ دێنیتەوە وەڵای نزانم باقڵ دێنیتەوە ناوەڵڵ باشە هەمووانەیان نەوەڵە ئیلێرە وێستا شەربەکە خۆن ئەرێ بەخوای ئەرێ بەخوای هەنجیرانە دەچن هەنجیرانە دێننەوە یعنی وە ڕیکلامەکە بۆ مەنتیقەی پشدەری ئەرێوەڵە بەرێوەڵە بێتە مەیدانێ ونیا ئەرێ بەخوای پشدەر ئەوەندە بە نێوبان و جێ پێشمەرگەی بوو نەفەرقی پارتی هەبوو نەیەکەتی هەبوو نەشوشالیسی هەبوو هەیبینە بێنەی شوحی هەبوو هەموو تێکەڵاو بوو چش لە گۆڕێ نەبوو چش لە گۆڕێ نەبوو باشە زاران ئەو عامیە ئەکران ئەسوونە کەنگران ئەسوونە جیا بەهار ئەوێستا شرا دەچێت هەموو پێکەوە چوون ئەری بەخوای هەراماوە ئەچن پێک ئەرێ وەڵڵاهی لەو ئەو ساڵ نەبێ هەموو ساڵان چوو لە بناری قەندیلم کوچا و نان خوارد یا ناپراغەکانی گۆچێن دەرێن قەندیل بە سوورەدەی هەڵا دەڕۆی ڕەنگە چووی نەچووی ناوەڵا دەوی بەقا بە سوورەدەی هەڵا بڕووی بچێوە دەر ئەوێ کوێستانەکانی گۆنا ئەرێ وەڵڵا مەڕشتیەوە بەخێونەکەی دێ وەختی خۆلێرە خۆڕم بەری وەڵڵای ناڵێم دوشوانە نەبوو نەگاتی نێرە دوشوانن هەبوو هەڵان شو نەماینە شتانە و نەماین نا بەخواینە نماوە جا پێم بەخێو نابن و مانگەیەکمان ڕاگرتووە لە بۆ دۆی و یاڵڵاو یاخ وەڵڵا لین ئامین لە سیاسەری توش ئەچاکم بەخوا کوبە پەنیری وام لە بۆ دەلێنێ ماخۆمەڕان هەموو شتێکم لە بۆ دی دێ ئارێ وەڵڵا
هەر وەک جارانە بە قەدرم بەخوای وڵا ئەری دڵنیابە لەوەی ناوبانگەکی باشتا هەیە ئەری بەخوای ئافرەتێکی زۆر بەڕێزی لە لەگەڵ هەموو لێەکە لەگەڵ هەموو لێەکان لە هەموو لێەکان قەت فەرقم بێگانەی و خزمی خۆ نەکرد بێگانەم پێچاتر بووە خزمی خۆم تۆڕەش بێچارە بێتەوە بەڵام میوانەگە هات خڵقت نەکرد دەڵێ شتێکی دیدە دوا پرسیارن ئەوە بی پیاوی ئێستا و پیاوی قەدیم چ جیاوازێکیان هەیە وەڵڵی پیانەکوونە ئۆمەرن بەخوا گەلێکیان هەون ئەرێ وەڵ ئیشانەکان ئیشوشتیوە مەزبوطن یارمەتی لێرەکانە ئەمن چێوە مەر نەدیتن وەمەرەکە نەبەوەیش مرد ئۆمەرەکان هەموو کەتینە منتیقەی ئەو لای بەخوای نازانم جا لێرە ئەم لای نەماون و یاڕەبی قال بساق بی لەگەڵ هەموو لێیەکان قوربانی خوا دەبێت جرقم هل بدرن دباجانم رزقار بي سايار وجر راخري من هريق وروبردو دار بي درد دلا من رجع اسمر بود مرد من اسكاد لبر جاي لسر بالاي برزيتو لدنيا بوم دربادر اري دربادر وريان جرقم هل بدرن زانن جميله دل دايا هايا موي غامو حزراتا من لدوري ليلايا السلام عليكم سلام سەچاو بەخێر بێ ئەو جارە وەک تەلەڤیزۆنی ڕەسەن هاتی ناگوندی قادراوە بەسەرەکەینەوە و پێمان باش بوو چکە گوندی قادراوە شوێنێکی دڵگیرە لە مەتیقەکەی بەڵێ بە زۆریش بە میوەزات بە تایبەتی بە هەنجیری بەناوبانگە گوندی قادراوە بە خۆی سێ جۆر هەنددار لێرە لە قادراوە بە حکمی خاکەی کە گونجاوە ناجیها یەک ترێ دوو هەنار بەس سەرەکیەکەی هەنجیرە هەنجیر لێرە لە گوندی قادراوە ئەکسەریەتی زەویەکانی کراوە بە هەنجیر لەبەرەوەی خاکەکەی دیارە دەگونجێ لەگەڵ داری هەنجیر سەرچاوی ئاویشمان ئاوی قەندیلە چای قەندیل کە لێەوە دێتە خوارە بە ڕووبارە بەس لە سەدەی لە دۆڵی شەهیدان مەشروعێکی بۆ کراوە ساڵی 57 دیارە سەردەمی ڕژێمی پێشوو بووە ئینگلیزە و مەشروعی دروست کردووە پێی دەڵێن سەدەی ئەو ئاوە دێت بە قادراوەدا تێدەپەڕێت و دەستە زورکان و بەبەست سێن و هەتاکو دەستە خڕەجۆی پێ دەڕوا ئاوەکە کاتی خۆی ئەوە ئەوەندە زۆر بۆ ئەنی لێ منتقیمە پێش تەرحیل خەڵک بەس بە توتنکردنەوە خەریک بوو ینی باخچە و شتیوانەوە بەس هەموو زەویەکان بە حکمیەوەی کە سەر ئەو کاتی توتن زۆر باوی هەبوو حکومەتی ژوەری دەگرت لە فەحز وەریان دەگرت پارێکی چاکی دەکرد خەڵکەکە خەریکی توتن بوو بەس دوای ڕاپەڕین
خەڵکەکە وازی لە تووتن هینە لەبەرەوەی تووتن نەدەفرۆشە دەستیان کرد بیریان کردەوە کە خاکی ئێرە بە کەلک چ دێ خاکی ئێرە بە دەرەجە یەک بە کەلکی هەنجیر دێ بۆیە هەنجیرەکەشی هەنجیری میرانەیە هەموو هەنجیری زەردە هەنجیری ئێرەکە سەرچاوە ئاوەکەشن ئاوی قەندیلە باشە ئەدی سەرچاوی ئاوی خواردنەوە لە چین دەڕا بۆ دێ پرۆژەیە بیرە چستان هەیە لێرە تا ڕاپەڕین ئەمە تاکو ڕاپەڕین ساڵی 91 هەم کەڵکمان لەو ئاوەی وەردەگرت بۆ زراعات هەم بۆ خواردنەوەش بەس دوای ڕاپەڕین دوای ئاوەکە وەکو جاران خزمەت نەدەکرا شتی پیسی زۆر دەچووناوێ نەمتوانین لێرە مەشروع هەیە ئێستا چوار بیری ئاوی هەیە و گوندە ئەو گوندە جاران ئەنی زۆر کەم بوو بەس لە دوای ڕاپەڕینەوە گەورە بۆ ئێستا تقریبا 400 ماڵ دەبێت باشە گوندەکانی دەور و پشتینگۆ چ گوندەکە لە دەستڕاستان چێ لە دەستە سەران چێ گوندەکە باکۆری ڕۆژاوامان گرتکە باکووری دەروکۆترە باکووری ڕۆژهەڵاتی زورکانە گوندی زورکان خوارەوەشمان سەنگەسەرە ناحی سەنگەسەر باشە تا چەند ژن و ژوخوازی لە معبین و هەیە دەگەر تەنسیق و هەیە دەگەر گوندەکان ژن و ژوخوازتان لە معبین هەر زۆر چونکە ئەوە منتیقی ئاکۆیەتیە ئاکۆیەتی و مەنگوڕایەتیە هەم لەگەڵ خزمانی مەنگۆڕ ژن و ژنخوازیمان هەیە هەم لەگەڵ خزمانی دیکە تێکەڵاوێن چووکە گوندی ئێمە تا ڕاپەڕین دەوری سی ماڵێک دەبوو هەمویان شارۆشی بوون بەس ئێستا بە حکمیەوەی کە گەورە بۆ دوای ڕاپەڕین خزمانی دوگۆمانیشی لێیە و گرتکیشی لێیە و ئەو گوندانەی تێکەڵاو بوون و دەنا بە زۆری شارۆشی باشە پرۆژەی خزمەت گوزاریەکان تا چەند بۆ گوندی قادراوە کراوە وەکو چی بۆ کراوە بنکەی تەندروستی هەیە هیچ خزمەت پرۆژەیەکی خزمەت گوزاری نییە جگە لە دوو قوتابخانە نەبێ هەر دوو قوتابخانەکانیش تا نوۆی پۆلی نوۆی لێیە یەکیان تا شەشی لێ یەکیان تا نوۆی لێە وەکو خزمەت گوزاری هیچ بنکەیەکی بنکەی تەندروستی هەبوو بردیانەوە بۆ سەنگەسەری خزمەت گوزاریش تقریبا لە هەموو گوندەکەی لەوانەیە 400 مەتر زێرابی بۆ کرابێ دەنا هیچی بۆ نەکراوە هیچ خزمەت گوزاریەکی نییە تەنها ئاو نەبێ ئاویش ئێمە بۆ خۆمان پارەی میراوشتیوەمان گرتووە بۆ بیرەکانی ئاو ڕاستە حکومت بیرەکانی بۆ لێداوین بەڵام لەسەر حکومت نین خەڵک بۆ خۆی سەرافەتی دەکات باشە پۆلینۆ کە تەواوت کرد لێرە بۆ قۆناغەکانی دیکە دەچنە سەنگەسەر بەڵێ دەچنە سەنگەسەر دوای نۆ دەچنە سەنگەسەر جگە لە گوتیت یەک پرۆژەی خزمەت گوزاریمان بۆ نەکرا جگە لە زێرا بەکنەبی سندوقیش نییە کونجە تقریبا 400 مترێک دەبێت زیاتر قادراوە ئێستا چەند ماڵە تقریبا 400 ماڵە زیاتر دەنەبێت کەمتر نییە لە هاوین لە جستان هیچ گۆڕانکاری بەسەردادێ بەخوای لە زستانان تقریبا کەمتر ینی هەندێک ماڵ دەڕۆنەوە هەولێرە یا دەچنە ڕانیە وەڵام هەروەک خۆیەتی تقریبا 350 ماڵی زیاتر لێ دەمێنێت لێرەکە لەوانەیە 50 ماڵێک 20 ماڵێک بڕاتەوە بۆ هەولێر و ڕانیە و ئەوانە کە هاوینان دێنەوە ئێرە دەنا خەڵکەکە هەر بەدایمی لێرەکەیە باشە بژێوی ژیانتان لەسەر چییە هەر لەسەر میوەجات و هەنجیر و هەنار و ئەو شتانەیە هیچی دیکەتان نییە نه هیچ شتێکی ئەگەر کابرا مۆزەف بێ یان پێشمەرگە بێ بە زۆری خەڵک پێشمەرگەیە ئەوەی تریش هەمووی بە خەریکی هەنجیر و میوەجاتە باشە بعد پرسیارن ئەوە بێ تا چەند مەترسی لەسەر ژیان و هەیە بە حکومەوە لە سنوورەکان نزیکە نەها لەسەر سنوورەکان و کوێستانەکان مەترسی لەسەر ژیانتان هەیە بەخوا لە کوێستانەکان مەترسی هەیە چونکە ساڵان ئەوە 1-2 ساڵە دەنا ئێران تۆبارانی منتیقەی دەکرد بە مەڕدارەکان بە ناچاری دەگەڕانەوە تورکیا ئێستا زۆر تەسیری لەسەر منتیقەیمە ئێستا لە تقریبا هەر مانگێک دەبێ فڕۆکەیەکی بێفڕۆکەوان لە گوندی زورکان بەربەوە کە لەوێ کەوتە خوارێ لە کۆتاییدا چیت هەیە کۆتاییدا هێوام دارم حکومەت چاوێک بە گوندەکەماندا بخشێنێتەوە چونکە شوێنێکە بەڕاستی شیاوە بۆ سیایی شیاوە بۆ گەشت و گوزار زۆر میوەیەکی باشی هەیە هەنجیرە حکومەت دەگەر چاوێکی پێدا بخشێنێتەوە هەندە خزمەت گوزاری پێشکەشکا بۆ گوندەی هەم لە ڕۆی ڤێتەرنەریەوە بۆ باخچەکان و هەم لە ڕووی سیاییشەوە زیاتر
هاوکاری گوندەکەی بێ بۆ ئەوەی بتوانێت بیکات شوێنێکی گەشتیاری خەڵکی استفادەی لێ بکە. درد دلا من رجع السمر بودي مريد من اسكاد البر جاي على سربالاي برزيتو لدنيا بوم دربادر اري دربادر. ئازیزان و خۆشەویستان بەرنامەی ئەو جارەش لە ناودەشت لە گوندی قادراوە کۆتایی هات. ئازیزان بەرنامەی دەروازەی ڕەسەن بە سپۆنسەری سەرەکی گەشتیاری سەدەی سەرچاوە لە گوندی قادراوە کۆتایی هات. تا بەرنامەیەکی تر و شوێنێکی تر کوردستان هەر ئاوەدان و ئێوەش هەر خۆشەویست و ئازیزم. خواتان لەگەڵ. وريان جريقم هل بدرن بدايا بانو كشتاري اتشني جيجوان ميلقال كري بري بنجارة ودوداري.